بینەرانی خۆشەویست، جارێکی دیکە لاپەیەکی کۆمەڵەوە بەیەکەوەین. ئەم جارەش هەر بەو جۆرە کە ئەرکی بەرنامەکەیە هەواڵ و دەنگ و باس و ڕوانگەکانی کۆمەڵەتان پێڕادەگەێنین. بەشداری هەیئەتێکی کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات لە کۆنگرەی یەکێتی ژنانی دموکراتی کوردستانی ئێران. هەیئەتێکی کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات بۆ سێهەمین کۆنگرەی یەکێتی ژنانی دموکراتی کوردستانی ئێران لە ژێر ناوی سەرخستنی ئیرادەی ژن و بە دروشمی پێشەنگی ژنی کورد لە پێناو دوا ڕۆژێکی ئازاددا بانگهێشت کرابوون. ڕۆژی پێنجشەممە 1/1/2015 زایێنی لە کۆیە ئازادی دوو لە بنکەی یەکێتی ژنانی دموکراتی کوردستانی ئێران ئەو کۆنگرەیە بەڕێوەچوو. شایانی باسە هەیئەتی دەستەی بەڕێوەبەری کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات کە پێکاتبوون لە بەڕێزان گوڵێ پەریزاد، ڕۆشنا جوانمەردی، سۆمان نەبەوی، فەوزیە ئەردەڵان بە بۆنەی کۆنگرەی سێهەمی یەکێتی ژنانی دموکراتی کوردستانی ئێرانەوە پەیامی پیرۆزباییان ئاراستایی و یەکێتیە کرد کە ئەوە دەقەکەیەتی. بەڕێز یەکێتی ژنانی دموکراتی کوردستانی ئێران وێڕای سڵاو و ڕێز بە بۆنەی بەستنی سێهەمین کۆنگرەی یەکێتیەکەتان بە ناوی دەستەی بەڕێوەبەری کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵاتەوە گەرمترین پیرۆزباییتان پێشکەش دەکەین و هیوای کۆنگرەیەکی سەرکەوت و پڕدەستکەوتان بۆ دەخوازین. ئێوە لە کاتێکدا کۆنگرەکەتان دەبەستن کە گۆڕانکاری گەورە لە ناوچەکە هەدووەتە ئاراوە و ژنانی کوردیش لەو گۆڕانکاریەدا هەم ڕووسورانە بەشدار بوون و هەم زۆرترین قوربانیاندا. بەم بۆنەیەوە ئێمە لە کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات لە پەیوەندی و بەردەوامی لە کار و چالاکی هاوبەشەکانمان لەگەڵ یەکێتی ژنانی دموکراتی کوردستانی ئێران تاکید دەکەینەوە و سەرکەوتنتان ئاواتی ئێمەیە. دەستەی بەڕێوەبەری کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات. ڕێوڕەسمی دەیەمین ساڵیادی دامەزراندنی ڕۆژهەڵات تیڤ لە بارەگای ناوەندی کۆمەڵە. ڕۆژی چوارشەمە ڕێکەوتی سیڤێکی 12/2014 زایێنی لە بارەگەی ناوەندی کۆمەڵەدا بە بەڕێوەبەرایەتی کۆمەڵەی لاوانی ڕۆژهەڵات ڕێوڕەسمێک بە بۆنەی دەیەمین ساڵیادی دامەزراندنی ڕۆژهەڵات تیڤیەوە بەڕێوەچوو. سەرەتای ڕێوڕەسمەکە بە وتەکانی بەڕێز فارۆق بابەمیری ئەندامی دەفتەری سیاسی کۆمەڵات دەستی پێکرد. بەڕێزیان لە قسەکانی داوێڕای بەرزنرخاندنی ڕۆڵی ژنانی پێشمەرگە و پێشەنگی کۆمەڵا لە بواری پەروەردەی ژنان چ بۆ کۆمەلگا و چ بۆ خەباتی چەکداری وتی ڕۆژهەڵات تیڤ دەنگی بێدەنگانە و هەموو پێشمەرگە و بەڕێوەبەرانی ئەو تەلەڤیزیۆنە دەبێت شانازی بکەن کە تەنانەت بۆ ماوەیەکی کورتیش بوو بێت لە ڕۆژهەڵات تیڤدا خزمەتیان بە گەل و نیشتمان و دەستەبەرکردنی یەکسانی و دادپەروەری کردووە. بەشی دیکەی ڕێوڕەسمەکە وتەکانی هاوڕێ ئیدریس کولادووزی بەڕێوەبەری ئیجرایی ڕۆژهەڵات تیڤ بوو کە باسییان لە گرنگی ڕاگەیاندن لەم سەردەمە و هەروەها ئەرک و کارەکانی ڕۆژهەڵات تیڤ لە داهاتوودا کرد. دواتر پەیامی پیرۆزبایی کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات و کۆمەڵی ژینگەی سەوزی ڕۆژهەڵات بە بۆنەی دەیەمین ساڵیادی دامەزراندنی ڕۆژهەڵات تیڤ لەلایەن پێشکەشکارانی ڕێوڕەسمەکە خوێندرایەوە و دواتر هاوڕێ هەژار مزەفەری پەیامی کۆمەڵەی لاوانی ڕۆژهەڵاتی بە بۆنەی دەیەمین ساڵیادی دامەزراندنی ڕۆژهەڵات تیڤیەوە خوێندەوە. لە پەیامەکەدا وێڕای بەرزنرخاندنی خزمەتەکانی ڕۆژهەڵات تیڤ بە چینی لاو و هەروەها بەشداری لاوان لە ئەرک و کاری ڕۆژهەڵات تیڤدا سوپاس و پێزانینی کۆمەڵەی لاوانی ڕۆژهەڵاتی پێشکەش بە بەڕێوەبەرانی ئەو تەلەڤیزیۆنە کرد. لە بەشێکی دیکەی ڕێوڕەسمەکەدا 10 لاوی ئەندامی کۆمەڵەی لاوانی ڕۆژهەڵات لەلایەن دەستەی بەڕێوەبەری ئەو ڕێکخراوەیەوە خەڵات کران. شایانی باسە کە لەو ڕێوڕەسمەدا چەند پارچە مۆسیقایەک پێشکەش بە ئامادەبووان کرا و دواتر ڕێوڕەسمەکە بە شادی و هەڵپەرکەی بەشداربووان کۆتایی پێهات. ژمارەی 111 ڕۆژنامەی ئاسۆی ڕۆژهەڵات ڕۆژی نۆی بەفرامباری 1393 هەتاوی کەوتە بەر دیدەی خوێنەران. لەم ژمارەیەدا چەندین بابەتی گرنگ سەبارەت بە ڕووداوەکانی کوردستانی ڕۆژهەڵات، ناوچەکە و جیهان و هەروەها چەندین بابەتی فکری و هونەری بڵاو کرایەوە. لە لاپەڕەی سەرەکی ئەو ڕۆژنامەیەدا و لە سەردێڕدا هەواڵی کۆتایی هاتنی پلەنۆمی سێهەمی کۆمەڵەی باس کردووە و
هەروەها ئاماژەی بە چاوپێکەوتنی بەڕێز عەبدوڵڵا موحتەدی کردووە لەگەڵ ڕۆژنامەی وشە کە بەڕێزیان لەو دیدارەدا باسییان لە گرنگی کۆنگرەی ڕۆژهەڵات کردووە. لە سەرەتای ئەو ڕۆژنامەیەدا لەژێر ناونیشانی پێویستی یەکگرتووی زیاتری بزوتنەوەی کوردی ڕۆژهەڵات کە لە نووسینی هاوڕێ ئەنوەر ئەسەدزادەیە گرنگی یەکگرتووی لە بەشەکانی ئۆپۆزیسیۆنی کوردستانی ڕۆژهەڵاتی باس کردووە و لە بەشێکی ئەو سەربتارەدا دەنووسێت پرژوبڵاوی ئۆپۆزیسیۆنی کورد و پەراوێزکەوتنی بزوتنەوەی کوردستانی ڕۆژهەڵات لە ئاست باخی بەشەکانی دیکەی کوردستان بووەتە داینەمۆی هەوڵێکی جددیتری کۆمەڵا بۆ کۆکردنەوەی گشت لایەنە سیاسی و مەدەنی و چالاکانی بوارە جیاوازەکان بۆ بەستنی کۆنگرەی ڕۆژهەڵات و هەوڵ بۆ ئەوەی کۆمەڵێک پرۆژەی جددی لە ئاراستەی بەهێزبوونی بزوتنەوەی کوردستانی ڕۆژهەڵات گەڵاڵە بکرێت. لە ئێستاکەدا پێویستی پێکێنانی یەکگرتووی هەمەلایەنە و فراوانبوونەوەی بازنەی نێو ئۆپۆزیسیۆنی کورد لە هەموو کاتێک زیاترە. یەکگرتنێک کە لەسەر بنەمای پلاتفۆرمێکی کۆنکرێت و جەختکردنەوەی زیاتر لەسەر سیاسەتی ڕۆژهەڵاتەوەری لە پێناو تەکانێکی گونجاو کە بتوانێت بزوتنەوەی کوردستانی ڕۆژهەڵات جارێکی دیکە شوێن و پێگەی واقعی خۆی بەدەست بێنێتەوە. لەوەها دۆخێکدایە کە کوردی ڕۆژهەڵات پێویستی بە خۆ ئامادەکردنێکی زیاتر هەیە بۆ پێکێنانی یەکگرتوویەکی بەرینی نەتەوەیی دژ بە ڕژیمی ئێران. هەر لەم ئاراستەیەدا بێشک هاوکاری لەگەڵ ئۆپۆزیسیۆنی پێشکەوتنخواز لە ئاستی سەراسەری دەتوانێت پاشماوەی مەشروعیەتی ڕژیمی ئێران لە کۆمەلگای جیهانی هەڵتەکێنێت و خۆیان ببنە پاڵنەرێکی بەهێزی هیوابەخش بە بزوتنەوەی دموکراسی خوازی خەڵک لە ئاستی هەموو کۆمەلگای ئێراندا. لە لاپەڕەکانی دیکەی ئەو ڕۆژنامەیەدا دەتوانین هەواڵ و بابەتی تایبەت بە پرسەکانی پەیوەندیدار بە کوردستانی ڕۆژهەڵات و هەروەها ناوچەکە و جیهان ببینین. لە بەشی سیاسی ئەو ڕۆژنامەدا لە لاپەڕەی 5دا ئەتوانن بابەتێک بخوێننەوە لە ژێر ناوی چەپی نیشتمان پەروەرین کە وەڵامێکە بۆ ئەو هێرشانەی کراوەتە سەر چەپی کوردستان لە نووسینی هاوڕێ ئاوات قوڕیشی. لە لاپەڕەکانی دیکەدا ئەتوانن ئەم بابەتە ببینن. سانسۆر بەشێکی جیاکراوە لە پەیکەری کۆماری ئیسلامی لە نووسینی هاوڕێ موختار ئەحمەدی، پاکستانی ئەتۆمی شانسی پێکەوە ژیانی ئاشتیانەی بۆ دەگەڕێتەوە لە نووسینی هاوڕێ سۆران سەلیمی و هەروەها چەندین بابەتی جیاوازی فکری و هونەری سەبارەت بە موسیقا. ئازیزان، ئەتوانن بۆ بینینی بابەتی زیاتر سەردانی سایتی ئاسۆی ڕۆژهەڵات بکەن کە ناونیشانەکەی لە خوارەوە هاتووە. ئاگاداریەک لە فێرگەی کۆمەڵە لە شاری ئۆسلۆ لە وڵاتی نۆروێژ. بەم جۆرە بە ئاگاداری هەموو ئەو خۆشەویستانە ئەگەێنین کە ناویان نووسیوە بۆ بەشداری لە فێرگەی کۆمەڵە لە شاری ئۆسلۆ ڕۆژی یەکشەمە ڕێکەوتی 11/2015 زایانی فێرگە دەست بەکار ئەکات. هەر ئازیزێکی دیکە ئەیهەوێت بەشداری بکات لەو فێرگەیەدا یان زانیاری زیاتری پێویستە ئەتوانێت پەیوەندی بکات بەو ژمارە تەلەفۆنانەوە کە لەسەر شاشەی تیڤی نووسراوە. لەو فێرگەیەدا چەندین وانەی جۆراوجۆر وەک مێژووی دروستبوونی زەوی، بەشەر، مێژووی بزوتنەوەی کورد، خوێندن و نووسین بە زمانی کوردی، مێژوو، سیاسەت و ئامانجەکانی کۆمەڵە، خولی بارهێنان لە بواری وێنەگری و مۆنتاژ، ناساندنی مافەکانی تاک، مافی شارۆمەندی، ئەرکەکانی تاک لە کۆمەڵگای نۆروێژی بۆ بەشداربووان دەوترێتەوە. دایکی هاوڕەیەکی گیانبەخکردووی کۆمەڵە بۆ هەمیشە ماڵ ئاوایی لە ژیان کرد. بەپێی هەواڵی گەیشت و بە ئاستۆی ڕۆژهەڵات ڕۆژی هەینی ڕێکەوتی 12 بەفرامباری 1393 هەتاوی دایە ڕابیعە ئەکرادی دایکی هاوڕێی گیانبەخکردووی ناو ڕێزەکانی کۆمەڵە سەعید گەوهەری لە شاری مەهاباد بۆ هەمیشە ماڵ ئاوایی لە ژیان کرد. ئێمە وەک ستافی بەرنامەی پەیکی کۆمەڵە بەم بۆنەوە سەرخۆشی گەرمی خۆمان ئاراستەی بنەماڵەی بەڕێزیان دەکەین و خۆمان بە شەریکی خەموو پەژارەیان دەزانین. بینەرانی ئازیزی ڕۆژهەڵات تیڤی و پەیکی کۆمەڵە، بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم دیدارەمان. زۆر سپاسی ئەو هاوڕێیانە دەکەین کە تا ئێستا پەیوەندیان بە ئێمەوە گرتووە. ئێوەی بەڕێز دەتوانن بابەتی پەیوەندیدار بە بەرنامە و هەروەها سەرنج و پێشنیارەکانتان لە ڕێگەی فەیسبوک و ژمارە تەلەفۆنی بەرنامەکەمان کە لەسەر شاشەی تیڤی نووسراوە بگەێنن بە دەستمان و لە دەوڵەمەندکردنی بەرنامەکەتان بەشدار بن. هەردەم هیوامان ئازادی و شادی و سەرکەوتن و بەختەوەریتانە.